سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە ئەم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەن. هەرێم و بەغدا ڕێککەوتون، عێراق فشارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان ڕابگرێت. وەزارەتی سامانە سروشتیەکان غاز بۆ سلێمانی زیاد ناکات و ئیدارەی شارەکەش دەڵێت خۆمان زیادی دەکەین. مەسرور بارزانی ڕایگەیاند لەگەڵ بەغدا ڕێککەوتون لەم کاتەدا هەموو فشارەکانی سەر هەرێم ڕابگرن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی ڕۆیتەرز لە داڤۆس ئاشکرای کردووە حکوومەتی عێراق پابەندە بە ڕاگررتنی بڕیارەکەی دادگای فیدرالی سەبارەت بە نەوت و غازی هەرێم. سەرۆکی حکوومەتی هەرێم و تووشێتی ڕەنگە لە چەند مانگی داهاتوودا بە تێپەڕاندنی یاسای نەوت و غاز کێشەکانی نێوان هەرێم و عێراق چارەسەر ببن. ئاماژەی بۆ ئەوەش کردووە لەگەڵ عێراق ڕێککەوتون هەموو فشارەکانی سەر هەرێم لەم کاتەدا ڕابگیرێن تاوەکو یاسای نوێی نەوت و غاز تێدەپەڕێنرێت. مەسرور بارزانی ئاشکراشی کردووە بڕیارە حکوومەتی عێراق لەسەر پرۆژە یاسای بودجە یارمەتی هەرێم بدات بۆ ئەوەی کێشەی دواکەوتنی موچە و گێڕانەوەی قەرزی کۆمپانیەکانی بواری نەوت چارەسەر بکەن. هەفتەی پێشوو شاندێکی باڵای حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەردانی بەغدایان کرد و لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق گفتوگۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوو لایەن کرد. ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند حکوومەت غازیان بۆ زیاد ناکات و لەمە دووە خۆیان بڕەکە زیاد دەکەن. ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیاند ڕۆژانە 12 تەنکەر غاز بۆ سلێمانی دێت و ئەو بڕەش کەمترە لەو خواستەی کە لەسەری هەیە. ئاماژەی بۆ ئەوەش کرد داوایان لەوە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە بۆ زیادکردنی بڕی غازی دابینکراوە بۆ پارێزگاکە، بەڵام وەڵامیان نادەنەوە. بۆیە لەمە دووە لە ڕێگەی حکوومەتی خۆجیی پارێزگاکەوە بڕەکە زیاد دەکەن. وتیشی ڕاستەوخۆ پەیوەندیان کردووە بە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان و قایمقامی پارێزگای سلێمانی بۆ زیادکردنی بڕی غاز و بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانیشمان بەرپرسیار کردووە لە دیاریکردن و دابینکردنی غاز بۆ پارێزگاکە. ڕۆژانە 240 تاوەکو 260 تۆن غاز بۆ سلێمانی دابین دەکرێت، بەڵام شارەکە پێویستی بە 300 تۆن. وەزارەتی خوێندنی باڵای هەرێم لە کرێی خوێندنی سەرجەمە و کەسانە خۆش بوو کە لە زیندان و درێژە بە خوێندن دەدەن. لە نووسراوێکدا کە ئاراستەی سەرجەم زانکۆ حکومی و تایبەتەکان کراوە، ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم بڕیارێکی لەبارەی ئەو خوێندکارانەوە دەرکردووە کە لە زانکۆ حکومی و تایبەتەکان درێژە بە خوێندن دەدەن و لە چاکسازیەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دان و سزا دراون. بە پێی نووسراوەکە وەزارەتی خوێندنی باڵا بە تەواوەتی لە کرێی خوێندنی ئەو خوێندکارانە خۆش بووە کە لە بەڕێوەبەرایەتیەکانی چاکسازی کۆمەڵایەتی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان سزا دراون و بەڵام درێژە بە خوێندن دەدەن. هەر بە پێی نووسراوەکەی خوێندنی باڵا بڕیارەکە بە لە بەرچاوگرتنی بارودۆخی دارایی ئەو خوێندکارانە بووە کە لە زانکۆ حکومی و تایبەتەکانی هەرێم دەخوێن. کۆنسڵ و نوێنەرانی دە وڵاتی جیهان و نوێنەری یەکێتی ئەوروپا و نەتەوەیەکگرتوەکانیش هاتوونەتە سلێمانی و ژمارەیەک دیدار و چالاکی ئەنجام دەدەن. بە گوێرەی و زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتووە کۆنسڵ و نوێنەری دە وڵات کە ئەمریکا، بەریتانیا، ئیتالیا و ئەڵمانیای تێدایە و کەسی یەکەمی سەرجەم کۆنسڵخانەکان و نوێنەری یۆنامی و یەکێتی ئەوروپا هاوڕێیەتیان دەکەن هاتوونەتە شاری سلێمانی و پلانی ئەنجامدانی ژمارەیەک کۆبوونەوە و دیداری سیاسی و ئابووری و بازرگانیان هەیە. زانیاریەکان باز لەوەش دەکەن بڕیار وایە بەشێک لە کۆنسڵخانەکان لە ڕۆژانی داهاتوودا لە هەڵەبجە و ڕاپەڕین ژمارەیەک چالاکی ئەنجام بدەن. سەرچاوەیەکی ئاگادار بۆ شارپرێس ئەوەی ئاشکرا کرد بڕیارە لە سەردانەکەیاندا بۆ شاری سلێمانی کۆنسڵی ئەو وڵاتانە لەگەڵ بەرپرسانی ئیداری و سیاسی سلێمانی کۆ ببنەوە لەبارەی چەند بابەتێکەوە گفتوگۆ بکەن کە خۆی لە ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ و ئازادی کاری سیاسیدا دەبینێتەوە. هاتنی کۆنسڵ و نێردەی دیبلۆماسی وڵاتان بۆ سلێمانی بەو شێوە چڕ و پڕە بەیەکەوە
بۆ هەرێمی کوردستان پێشاتێکی نوێ و هاوکاتە لەگەڵ ئەو جموجۆڵە دیبلۆماسیانەی لە هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە دەچن.